کرێکاران یەکن لەوانی کە هەمیشە خزمەتیان دەکەین ئەوڕۆ کەش جێژنیوانە هاتین پێکەوە خزمەتێکی بچووکیان بکەین هاتین یەکتر ماچ بکەین لەو شەقامە هاتین پێیان بڵێ ئێوە چیرەکی گەشاوەرە ناو کۆمەلگای ئێوە بوون سەری قەڵەمون و شەری شۆڕەشەکارن هاتین پیرۆزباییان لێ بکەین. ئەوڕۆکە بەو ڕۆژە کرێکارەمە هاتی شێ دەکەین ژیانمە ناسووڕێ هەمووی فەقی فەقارات هەم خانی بەکرێە 20 ساڵ عەمەلەمە من هیچ ژیانمان لێ بەڕاستی وەڵای ڕۆژێ 5 زامای ڕۆژە 10,000 ڕۆژێ 15,000 ڕۆژێ هێنیوە ساڵانە ڕێکخراوی هێمای ڕۆشنبیری پاڵپشتی و پژیری خۆی بۆ سەردەم کرێکاران دووپات دەکاتەوە و داواکاری لە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات بەهانەیە کرێکارانەوە بێتن کۆمەڵگە بناسێنین بە کاری پزیشکی ڤێترنەری و دروست بە خێوکردنی ئاژەڵ و ناساندنی ئەو نەخۆشیانەی کە لە ڕێگەی ئاژەڵەوە بۆ مرۆڤ دەگوازرێنەوە و چون خۆمان لیان پارێزین و دروست بەکارهێنانی بەروبوومە ئاژەڵیەکان. هەر بە ئام پشیلەکانی وان سپین و چاوەکانیان هەر یەکە و ڕەنێکە چاویان شین و زەردە تازەترین لە کۆڵینەوە دەرکەوتووە کە پشیلە زۆری فرێشە بێتەوە لە ماوەی 48 ساعاتە مێشکی تازە ئەبێتەوە بەهۆی ئەوەوە شتەکانی بیرەچێتەوە بۆیە خاوەنەکەی ئۆنەرەکەی پێویستە لەسەری کە زۆر مامەڵی لەگەڵ بکات و هەر جارەوە وای لێ بکات کە شتەکانی زیاتر بیرکەوێتەوە. ئیسا چەند ساڵ ئەمنەت دەرکەتە زارۆکەی مەلچۆلا بوون و دەرا بوون کۆچبەر بوون مامیچکرد مەبرابووی ساڵ دەرکەتن مەگوامە قەن ئەوجی کێ خۆش بن ئەمجی کەی خۆش بن. ئەم تێژ بۆ کێفا زارۆکاش بۆ شاهیش بۆ زارۆکە ئەم مەسن هەر ئین تێنە ڕەحلا مزگەفتێ خواردنا خۆلێ چێتکەن مەسەلەنجی هەر دەم چاویمان ڕۆژا ئینە ئینوەری ئەم دەرکەبنە سەیرانێش خۆرە ئەم دەرکەبن ڕەحلا گێ ئەف ئێش و تعدایا گوسەرما هاتی ئەم ژبیر بکەن پچکی گێ ئەم جەوێ خۆشی بغەیرێنن. ئێمە وەکو گروپی بریاردانین ئەکادمی وەکو ئەندامێک لەم گروپە هەستان بە سازانی فستیڤالێکی بچووک بۆی زەردەخەنەیەک بۆ منداڵانی توژبوو ژێر پەنجا بخەینە ڕوو ئەمەش بە پێشکەشکردنی خواردن کە بە نرخێک بیفرۆشتن و داهاتەکەی بۆ مناڵانی توژبوو بە ژێر پەنجە بی. خۆم زۆر بە خۆشحاڵ دەزانم کەوا لەم فیستیڤالە بەشدار بووم و ئومێد دەکەم تەمەنا دەکەم فیستیڤالی وا لەم زۆرە بەردەوام بێ بۆ ئەوی توێژی گەنجان ئاشنا بکەین با کاری خێری و هەروە زۆر سپاس هەموو کەسان دەکەم کەوا هاوکاری مادی و مەحنەویان کردی.